وەکو دەزانین ئەوانەی کە متابعی سیاسیان هەیە دوێنێ وەزیری دەرەوەی تورکیا هەکان فیدان هەتا عێراق سەردانی عێراقی کرد لەگەڵ هاوتا عێراقیەکەی دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق کۆبووەوە کۆنگرەی ڕۆژنامەنووسیان کرد پشتیوانی وڵاتەکەی بۆ عێراق دەربڕی هاکان فیدان بە کۆمەڵێک مەلەفی تایبەتەوە هاتووە لەسەر و هەمویانەوە مەلەفی ئەمنی نێوان عێراق و تورکیا و چەند مەلەفێکی تریش مەسلەی دەستپێکردنەوەی نەوتێرەمی کوردستان با بڵین ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان چەند مەلەفێکی تریش لەسەرم بابەتە گفتوگۆکەین بڕێر وای ئەمڕۆ وەزیری دەرەوەی تورکیا بێتە هەرێمی کوردستان سەردانی هەرێمی کوردستان کە بێتە هەولێر لەسەرم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کاک ڕەمزی سعید شارەزا لە کاروباری تورکیا و پەیوەندیە نێودوڵەتەکان کاک ڕەمزی سڵاو لێبێ بە خێراتی سڵاو لێ و بینەرانی کورسات باش بە خێراتی زۆر سپاس دەکەم کاک ڕەمزی ئەم سەردانەی هاکان فیدان چی لێ دەخوێندرێتەوە؟ بەڵێ وەک دەزانین لە ماوەی 3 مانگە ڕابردوودا تورکیا لە ڕێی کەناڵی زۆرا زۆرەوە هەوڵی داوە کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ عێراق ئاسایی بکاتەوە لەسەر ئاستی هەم سەرۆکۆمار و هەم تیمەکانی حکوومەتی خۆی و دوو جاری تریش هەوڵی داوە کە سەرۆکۆمار پەیوەندیەکانی ڕێکخا بووی کە لە عێراق سەردام بکە بەڵام هەردوو جارەکە هەڵوەشاوەتەوە و لەم نێوەندەدا بێهیوا ڕۆشتوتەوە ئەمە ئەوەی لێ دەخوێنێتەوە بەڕاستی تورکیا مەبەستێتی کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ عێراق هەندێک لە مەلەفوانە یەکلایی بکاتەوە وەکو مەلەفی نەوتە مەلەفی ئەمنیە مەلەفی دیزلۆفراد و سەرچاوەکانی ئاوە وە گەشەی ڕێگاکانی بینی کەندای فارسۆمانە کۆمەڵێ مەلەفیان پێ کە دەیانەوێت لەگەڵ عێراق یەکلایی بکەن و یان تەبادولی پێ بکەن و ئەو چۆنەڵی بە کوردیوانی ساقی باقی پێ بکەن ئەم کۆمەڵە مەلەفەی کە تورکیا پێیەتی زۆر مەبەستێتی چونکە وەک دەزانین لە ناوخۆی تورکیادا ئابوووریەکەی بەرە و هەرسی ینی یەکجاری ڕۆیشتووە و کۆمەڵێک کێشەوە دەناڵێنێ بۆیە دەوێت لەگەڵ عێراق بگاتە نەتیجە و یەکلای بکاتەوە تورکیا پێویستی بۆی بکاتە ڕێککەوتنیان عێراقیش پێویستی بۆی ڕێککەوتن لەگەڵ تورکیا بێگومان هەر وڵاتێک کە دراوسێ و پەیوەندیەکانیان سروشتیە زۆر جار بە خواستی خۆیان یا خواستی خۆیان نەبێ ئەمە پرۆسەیەکی درێژخایانێ لە بینی دوو وڵاتی یاسایی حتمما پەیوەندیەکانیان هەمەلایەنە دەبێت نینی بەرژەوەندی هەردوو لە بەڵام ئەوی بەنسبەت تورکیا لەم کاتێدا زۆر مەبەستێتی چونکە دوو جاری تریش هەوڵی داوە کە سەردانێک ڕێبخا بۆ سەرۆکۆماری تورکیا بەڵام بێهیوا گەڕاوەتەوە ئەم جارەش بە کۆمەڵێ مەلەفەوەک باسمان کرد هاتوۆتە عێراق و دەیەوێت پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە باشە هاکان فیدان کەسایەتێکی هەواڵگریە و کەسێکی باڵایە بەدەر لە پۆستەکەی بە کەسی دووەمی تورکیا ناو دەبرێت زۆر لە دوای ئەردوغان دەتوانێت قەرار بدا یانەما ئامادەکاریەکە بۆ سەردانی سەرۆگەردوگان بۆ عێراق بەڵێ پێم وایە بەڵێ لەبەرەوەی کە هاکەم فیدان وەکو کەسایەتی خۆی کە وەک جەنابەت باست کرد کەسایەتێکی هەواڵگری هەیە و پەیوەندێکی باشیە بۆ لەگەڵ عێراق و لەگەڵ بەشێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان بۆی کە هەندێک دۆسیە و لایەنی ئەمنی و ئەوانە یعنی تەواو ڕۆسۆتە ناو وردەکاریەکان و دۆسی ئەمنی عێراق و ئێستاش کە پۆستی وەزیری دەرەوەی عێراقی بەدەستگەشتووە حتمما وەکو چۆن بڵێ لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک ئەوەی عێراقی لایە بە هەرێمی کوردستانیشەوە دەوێت لەسەر دۆسێ وردەکان کە چەند ساڵە یەکلایی نەبووتەوە ئەم هەدەف یەکەیەکە بیان پێکەیە بەڵام ئەوەی کە دەبینین پێناچێ بە ئاسانی عێراق ملبدا بۆ داواکانی وەزیری دەرەوەی تورکیا لەبەرەوەی کە عێراق داواکان قورسن داواکان چین بە دیاریکراوی داواکان یەکەم مەلەفی پاکەکەیە پارتی کرێکارانی کوردستان کە پارتی کرێکارانی کوردستان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی سەربازیەوە تاوا شۆڕبەتەوە لە عێراق و چۆن لە مەنتیقەکانی شنگال و مەخمور و کۆمەڵێ ناوچەی کە بارەگای هەیە ئامادەی هەیە چالاکی بەردەوامی هەیە ئەم دۆسیانەوە ئاسان نین کە عێراق بتوانێت چکە زنجیرەیەک
ئاڵلقەیە بەیەکەوە بەسراوەتەوە کە بیهێ مەلەفی پەکەکە چاپکە بە هیچ شێوەیەک لەم کاتەدا ناتوانێت چونکە تۆ لە هەمان کاتە دەبێ لایەنی هەژدی شعبی لایەنی ئێرانی لە هەمان کاتە هەتا بۆ مەسلەی تیرۆ ڕۆشتانە لایەنی ئەوروپا و ئەمریکاش پێنە سەرخەت ئەوانیش ڕازیکە بۆیە لەم کاتێدا ئەو مەلەفە بەڕای من ئاسان نابێ و بەرەو هەڵەوەشانەوە دەچێت وەکو مەلەفی نەوت و ئانەش دەتوانین بڕین دەرەجەیەکەیە بۆ ڕێکەوتن ئەویش لە ئێستادا عێراق پێویستی زۆر بۆیەکە تقریبان 70 ساڵە بڵێ 90 ئاوەکەی بڵێ کەمتر گل دەداتەوە بۆ ناو عێراق ئەمەش عێراق ناچار دەکا کەمێک نەرمی بنوێنێ لەو مەلەفەیان بەڵام مەلەفەکانی کە وەکو ئەمنی و ئەمانە تۆزێک ئەستەنگی زیاترە. باشە سەردانەکەی ئەکەن فیدان بۆ هەرێمی کوردستان بۆ چییە؟ ئەوەی کە زانراوە بێگومان لە پشتی پەردەوە شتی دەردەگوزەرێ بەڵام ئەوەی کە دەزانرێ بۆ چییە؟ گڕاستە وەک دەزانین هەرێمی کوردستان عەقدێکی 50 ساڵی هەیە لەگەڵ تورکیا پێشتر کە لە ماوەکانی ڕابردەوە عەقدێکیان کردو کە ئەم عەقدە کەس نازانێت چی لێ وەکو مەتەڵێکی لاتەوە بەڕاستی هەم بۆ خەڵکی کوردستان هەم بۆ لایەنە سیاسیەکان هەم بۆ حکوومەتی عێراقی کە کۆمەڵێک شتی شاراوە هەیە لێرە ینی دانەوێت ئەوی کە پێشتر وەکو لایەنێکی لە هەرێمی کوردستان بە دیاریکرای پارتی دیموکراتی کوردستان کە زیاتر لە مەلەفە لە ناو پارتیش ینی یەک دوو شەخص دەتوانێت ئەمە بۆی کە وردەکاریەکان زانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە پێرەچێ ینی ڕاستە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقوانە بەڵام لە ماوەی ڕابردوودا لە فەراغی بڵێ شەڕی داعش و بڵێ ڕوخانی ڕژێمی باسوانە بۆ شایەک دروست بوو هەرێمی کوردستان توانی نەوتەکەی خۆی هەناردە بکە لە ڕێی تورکیاوە بەڵام ئێستا وەک دەبین عێراق لە بە بستی خاچی خۆی دەکۆڵێتەوە و وەکو بە دەستوری یاساژ بەڕاستی بۆیە لەم کاتێدا کە لە دۆسیەکانی خۆی دەکۆڵێتەوە وەکو مەلەفی نەوتوانە ڕاستە هەرێمی کوردستان ئێستا پەیوەندی هەیە بە زوو لە ڕووی یاساییەوە ئەو عەقدەی کە باسمان کرد هیچ ئەهمیەتێکی نەماوە بۆیە لەم کاتێدا سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە گرنگێکی ئەوتۆی نییە مەگەر هەندێک لە باسی مەرزەکان و لە ڕێی هاوکاری بۆ ینی هێرشکردنە سەر پارتی کرێکارانی کوردستان و لە ڕووی ئەمنیەوە دەتوانێت هاوکاری بکرێت بەڵام لە ڕووی دۆسی نەوتەوە ئەوە لە من دەستی هەرێمی کوردستان دەرهاتەوە. ینی بە بڕاییەوە پرسی پەکەکاروا بە کراوەی دەمێنێتەوە بێگومان وەک باسمان کرد پرسی پەکەکە پرسیشی ئالۆزە و ناتوانێت لەم کاتەدا جێبەجێ بگرێت چونکە کۆمەڵێک لایەنی ترە کە ئەوانش ڕازیکردنیان لەم کاتە زۆر زەحمەتە ئەوە ناتوانێت لەم کاتەدا جێبەجێ بکرێت. باشە عێراق وەکو دەوڵەتێک ناتوانێت ڕێگەلەوە بگرێ خاکی وڵاتێکی بەکاربێنرێ بۆ هێرشکردنە سەر وڵاتێکی دراوسی؟ عێراق ڕاستە ئێستا لە ئێستادا سەرۆک وەزیران دەوێت پەیوەندی دیپلۆماسیەکانی خۆی لەسەر ئاستی دنیا چاک بکاتەوە بەڵام لەم کاتەدا قورسە بەڕاستی لە بەرۆی پەکەکە کە وەک باسی دەکەین لایەن ئەمنیەکانەوەی کە باز دەکرێت زیاتر مەسەرجەی پەکەکەیە بەڕاستی چونکە هەم حزوری هەیە لە ڕووی سیاسی دیپلۆماسی هەم لە ڕووی عسکەریەوە کە ئەمە ئەستەنگێکی قوڵە یعنی پەکەکە هەرەوە نییە لە قەندیل بێت و زۆر بە ئاسانی بڵێ بە درۆن و بەوە ئەوە بکەین چکە پەکەکە تەواو بڵاوەتەوە لە هەر چوار پارچەی کوردستان ئەمە ئەستەمە بەڕاستی. باشە یەکێک لەو مەلەفانەی کە باسی لێواکرێ مەسەلەی هێرشەکان و دەستدرێژەکانی تورکیا بۆ سەر خاکی عێراق بە تایبەت لە بەشی باشووری کوردستان پێ وایە لەم جۆرە سەردانانە دەتوانێت و هێرشانە ڕاگرێ؟ ینی هەرێمی کوردستان زۆر شەرمنانە تا ئێستا هاتووتە پێشەوە ئەوەی کە زۆربەی چالاکەکانی تورکیا لە ناو هەرێمی کوردستانە ینی ئێستا خەڵک و کۆمەڵێک ئەوانەی نیگەران کردووە و لەسەر ئاستی دەولی بە هەمان شێوە ینی پێیان سەیرەکە سەرۆرەی عێراق بە ئاسانی پێشەل دەکرێوانە ئەوە چەند جارێکیش لەبەرەوەی خەوڵیان داوە لە کەناڵی زۆرا زۆرە وەکو ئەمریکەکان و بڵێ ئەو پەیوەندیانی کە عێراق هەیەی بزۆڵێنێ لە کۆمکاری عەربیوانە بەڵام هەتا ئێستا نەیانتوانیوە لەبەرەوەی کە پێشە ڕێکەوتنامەیەکە بۆ هەر یەکە 30 کیلۆمەتر بێتە ناو خاچی یەکتر ئەمەش وەکو تورکیا وەکو زەختێک بەکاری دێنێ کە هەموو جارێ ئەم شتە دەداتەوە بە ناوچەوانی عێراق و ئەو شوێنانە کە ئەمان پێی یاسا و دەستور هاتوون بۆ ئاسایشی ناوخۆی وڵاتەکانیان ئەم ڕێگەیان بە خۆیان داوە بۆیە لەم کاتەدا هەوڵ هەیە بە سەوڵەکان هەمووی لاواز. باشە سەردانیکردنی وەزیری دەرەوەی تورکیا کە بەرپرسێکی باڵایە لە ناوچەکەش نەکرد لە تورکیا
کاریگەری نابێت لەسەر پێگەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی دەستوری بەجیاو تا لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستانە دادەنیشە ئەمڕۆ بڕیارە لەگەڵان دابنیشە. بەڵێ وەک دەزانین پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا پەیوەندیەکی ئەمنی بووە بەڵام زیاتر اقتصادی بووە پەیوەندێکی تایبەت بووە. ڕاستە ئێستا هەرێمی کوردستان کە ئەو مەلەفانە کە یەکەم ئێساگە سەرۆکۆمار لە ئایندەدا بێتە عێراق و لەگەڵ لە ڕووی ئەتەکێت و سلوبی دیبلۆماسی لەگەڵ حکوومەتی عێراقی هەڵسوکەوت دەکا. ڕاستە هەندێک جار هاتووە بەڵام لە ئێستادا وەکو دۆستێک کە دێتە هەرێمی کوردستان و وەک ئەو مەلەفانێکە لە بینی هەرێمی کوردستان و تورکیا بووە وەکو دڵدانەوەیە وەکو شتێک بەڵام لەم کاتێکدا وەکو ئەوەی پێشتر ئاماژەمان پێکرد ناتوانێت وەکو مەلەفی نەوت دەستی بەسارگەیان چارەسەرێ بگرێت بەڵام وەکو مەسلەی عسکەری و مەسلەی ئەمنی دەتوانێت ینی شتێک لە هەرێمی کوردستان هەڵکڕێنێ ئەویش بەشێکی هەرێمی کوردستان. پێ دوای سەردانەکەی بە دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان بۆچی؟ بەڵێ سەردانەکەی وەک باسمان کرد چەند مەلەفێکە مەلەفی ئەوەی کە بەلای تورکیاوە میمە مەلەفی نەوتە لەگەڵ مەلەفی ئەمنیە لە بەرامبەردا عێراق دوو مەلەفی بۆ هەرێمی کوردستان بێگومان بۆ هەرێمی کوردستان وەک ئاماژەمان پێکرد زیاتر مەلەفی نەوتە وەک دەبینین کە دوێنێ وەزیری دەرەوەی هاکەم فیدان ئەوەی ئاشکرا کردووە کە لە ماوەکانی ڕابردوودا لە 2014 هەتا 2010 لەو ماوەدا هەرێمی کوردستان 36 ملیار قەبارەی بڵێ لە ڕۆشتنی نەوت بۆ بەندەرەکان لە ڕێی تورکیاوە سوودمەند بووە یعنی ئەمەش بەلایەن لایەنە سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە شتێکی نوێ و تووشی شۆک بوون بەڕاستی بنەوەی کە بینیم حکوومەتی هەرێم لە پێشتدا باسیەوەی دەکرد کە تەنیا 450 بەرمیل لە فرۆشێ بەڵام ئەو داهاتەی نیو ئەوەی نییە ئێستا وەک باز دەکرێنی بە دیاریکرای لە هەر مانگ دیاری بکەی 900 ملیار دینار زیاتر بۆ 900 ملیۆن دلار زیاتر بۆ لە بەشەبوجەی مانگێک بەڵام ئێستا دەبینین ئەو دۆسیەکە ئەوە بۆ تۆزێ ئالۆزی کەوتۆتە نیاوەن دۆسیەکان و لەوانەیە حکوومەتی هەرێمیش تۆزی شۆک بی و تووشی حراجی بێ بەرامبەر بەغداد بەڵام بڕپارەکە گەردابەشی سەر مانگەکانی پێگەر ئێستا حەقی کۆمپانیەکانی لێ دەربێنی کە 156 زیاترە بڕێکی ئەوەندەی نامێنێتەوە و بڕێ کە زیاتر بەڵێ ئەوەی کە باس کراوە هەرێمی کوردستان سافی بۆی دەمێنێتەوە 36 ملیار کە هەرێمی کوردستان سوودمەند بووە ئەمە وەکو زانیاری داوێنە بە حکوومەتی عێراقی زۆرێک لە حراجی سپاس دەکەم سپاس بامە دەبوون زۆر سپاس بەڕۆکردنەوەکانە بە خێراتی سەر سپاسەکەم